لە ڕادووی ملی گەڕیانەوە گوێبیسی خەرمانێک لە گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردەواری بڵاو نەکراوە بە. خۆشەویستانی ڕادیۆ میلی گەڕیان، بیسەرانی ڕادیۆی گەڕیان، بینەرانی پێیج ڕادیۆی گەڕیان لە هەر شوێنەکەن، کوردانی خۆشەویست لە هەر شوێنێکی ئەم دنیای بن، سڵاو و ڕێزێمە بۆ ئێوەی خۆشەویست. یەک شوێن نەماوە لەم دنیای بە ئارامی، تەنانەت ئەو وڵاتە زرێزانی کە باسی ئارامی و خۆشی ژیان و پێکەوە ژیانیان نەکەرەوە، ئەمریکاش دوێنێ شەڕەشەقی تێکە و لەسەر سوڵتە و لەسەر دەسەڵات و لەسەر پۆست و تەنها شوێنێک ئەمە فەخر ناکەین نێماڵین ئەم کۆمەڵە خۆبەخشەی لێرە لەم شوێنە بچووکەیە کە ئەم خانەیەمان ناوناوە ڕادیۆی میلی گەڕیان، ئەم شوێنە کولتوریە. تەنها ئامانجبانەوە ئێمە شەڕەکەین لەسەر هونەر، لەسەر کللتور، لەسەر ئارامی، لەسەر پێکەوە ژیان، لەسەر خۆشیەکانی ژیان. ئێمە لەناو چەقی تاریچیە، لەناو چەقی قەیرانەکانە لەدایک بووین لە کاتی کۆرۆنا و قەیران و نەهامەتەکانە، هەموو ئاواتمانەوەی دڵیەوە خۆش بکەین، بەرگەی نەهامەتەکانی ژیان بگرن. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم ئەم بەرنامانە تایبەتن ئەم ڕۆژ و دوێنێش، چکە ئێمە وەکو دەستپێکی فەرمی یا بەڕەسمی لە ڕۆژی شەمە و بەرنمەکانی وەرزی نوێ و ساڵی نوێی ڕادیۆ دەست پێکەین کە پێێنێ ساڵی دووەمەوە دیکۆر و هەموو شتێکمان گۆڕیوە ناوی بەرنمەکان و شێوازی بەرنمەکان، بەڵام ناکرێت خۆشەویستێکی وەکو کۆڕشی عزیزی لێرە بێمە بەرنامێکی تایبەتی وەنەکەین. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم ئەم هونەرمەندە خۆشەویستانە کا کۆڕژیانەیە خوا بەخێر بیت. زۆر سپاس دەکەم، هیوادارم کە نمونە زیاد بێ کاک جەزاگیان، بەڕاستی ئەرکێکی زۆر قرس لەسەر شانی جەنابتەوە هەموو کاتێ پاڵپشتی هونەرمەندان بووی. هیوادارم کە نمونە زیاد بێ، ئیشەڵڵا ئەم ساڵی تازەشت ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بێ و دوور لە ناخۆشیەکان وە کۆمەڵگا و کوردستان و بە ئارامی بژین بەڕاستی، چونکە ماوەی ساڵێکە زیاتر ئەو خەڵکە لە قەیراندان. هیوادارم کە ئێمەش بتوانین تۆزێک ئەمڕۆ دڵەکانیان شاد بکەینەوە. یاخوا بەخێر بێ، دڵنیام ئەرکیەوە هەرەوەی هونەرمەندان دڵی خەڵک خۆش بن. تەنانەت مۆسیقاش قەدەغە کراوە، جاران بیست بمان مادەی قاچاق خوشتین قەدەغاکرێ، بەڵام ئێستا لای موزیک و هەموو شتێک قەدەغەیە، نەفرەت لە کۆرۆنا و لە ئەتباعەکانی کۆرۆنا و ئەوانەی کە دایان هێنا، ئەوانەی کە دەرمانەکە شێفرۆشتێتەوە نەوە بڵم، چونکە هەر خۆیانن سەبەبی نەهامەتەکان. کاگە میرجان ئوستازی بەناوبانگی کەمانچە، ئەو ئوستازە خۆشەویستی کە من بەخوا بەبێمە مجامەلی ئێستا لە بەرنامەکەی بێڵم، حەزەکەم لە دەروی بەرنامەشوی پێ بڵم خۆتان ئەمڕۆ گوێبیستی عەسپەکەی و 250 بن. یاخوا بەخێر بێ. زۆر سپاس. هەروەها هەردوو هاوڕێی خۆشەویستی هەمیشەیی، ئەو دوانەی کە مۆسیقای کوردیان مۆسیقای فۆلکلۆرن ئەوەی تر خۆشەویست کردووە، ئەوەی تر شیرین کردووە، کاکە بابان و کاکە ڕەحیم، یاخوا بەخێر بێن. ئەوە پێشمەرگەکانی ڕادیۆی گەڕیان و کۆمەڵی هونەری میلین 24 کاتژمێر بەخۆ بەخش منعەتە جەور بێمە لێرە بەرنامەمانە کرد، لێرە قەدەغەی ئاتوچۆ بوو بەرنامەکە لەگەم خۆشەویستانەیە بۆ دڵخۆشکردنیەوە. بەخێر بێن ڕەحیم جان، بەخێر بێن. وەسا بەکری دوو دەسماڵە ئەمڕۆ نازەم بووە بە فەقیری دانیشتووە، گوێی نازەم لە زەرب و باڵەبان و پۆستەویدارە بێ سوێنە خۆم بە بروخچەوی و دایکتی بۆ ئەرزای هەڵەپەڕێ. ئیشەڵا ئەمڕۆ بیبینم زانم چیەکە ئەوەی کە وەسا بەکری نەناسیوە. وەسا بەکر سەرپەرشتیار و ڕاهێنەری هەڵپەرچەی گروپی هەڵپەرچەی نیشتیمان ئەی هەوار کە لۆ فستیڤاڵانەیە ماشەڵڵا نێبێڵەی زەمبەلەکەن هەڵە بەزەوە. یاخوا بەخێر.
ڕۆژهەڵاتی کوردستان و تەشی پێنا وێرە بخێر بەسەر چاوان بۆ هەموو هونەرمەندانی ڕۆژهەڵات ئێرە هەندێک لانکەی هونەرمەندانی ڕۆژهەڵاتە لە پێش لانکەی هونەرمەندانی ئەم وڵات و شاری خۆمانە و لانکەی هونەرمەندانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور بگرە زۆر جار لانکەی هونەرمەندانی عەرەبیش بووە مەرجی هەر لەم ڕادوە لە شوێنی ترا بووە کورد هەر دایمە کەسێکی دڵفەقیر بووە یعنی زۆربەی کات دوژمنەکانیشی هەر باوەشی بۆ کوردنەوە هەچەند ئەوان ئاسێتیشیان نابێ بازۆ لە سەری نەڕۆن ئەم پیاوانەش بەخێر بێن سەر چاوان دەستخۆشی بۆ یاخوا بەخێر بێ دوایە چینەوە لەوازە لێنە نیشتمان زۆرە بێ کۆواسیگەین من حەزەکەم زۆر تامەزرۆم چینە لای گۆرانی بەڵام کاگاوات لە بەریتانیاوە زۆر خۆشحاڵم کاگاوە جان سڵاو بۆ تۆ مەمەزەجان حواڵت چۆنە کاگاوە جان چاو ماجەکەم برا ئازیزم قوربانە من تۆ خۆشەویستی زۆر سپاس بە جەنابتان دەست خۆشتان لێەکەین ئێمە بەڕاستی نازانم چۆن تەسفری تۆ بکەین چۆن چاکە تۆ بینەوە زۆر سپاس کاکە ئەوە گیان ڕۆحەکەم ئێمە هیچمان نەکردووە هیوادارم بتوانین ئاو پرژێنی دڵی ڕۆحی دڵ و ڕۆحی ماندوویەوە بینەوە خۆشەویست بە زۆر بەزیا کوردانە گازاجان دەست خۆشتان لێەکەین سڵاو ڕزمیە بۆ کاک کۆشیش عەزیزی زۆر سپاسەکەم بەخێر بێ یاخوا بەخێر بێ زۆر زۆر سپاس کاکەوە گیان قوربان مەمەزەجان ئینشەڵڵا خۆم بە تایبەتی قسە لەگەڵاکەم و تۆ کەسێکی عەزیزی تۆ بەڕاستی هونەری کوردی یعنی کاک جەزای ساز بە قوربانم کاکە ئەوە گیان منش بەخوا بەبێ ئەم خۆشەویستانە هیچی چم پێ ناکرێ ئەمان ئەوانە هەمووی چەپکە گوڵەکانن کە ئەتوان هاوکارمان نەمیشە تۆ خۆشە گوڵی مەمەزەجان بە قوربانی کاگاوات بم قوربان مرد دەست خۆش بێ و بەردەوام بن ئینشەڵڵا و تۆ هەمووی خۆبەخش یعنی ئەرە وەڵا هیوادارم کە چەند کەس سەپۆرتیەوە بکات چەند کەس یارمەتیتان بە زۆر زۆر سپاس دەکەم خۆشەویستی کاکە ئەوە گیان ڕۆحەکەم قوربان مەمەزەجان زۆر سپاس کاگاواتی برام سپاس بۆ کاکە دابان لە کۆنتڕۆل بۆ وەرگرتنی پەیوەندیەکە سپاس بۆ هەموو کاران کاگۆبان دابان کاکە محەممەد و هەموو خۆشەویستان سپاسانەکەم زۆر پێم خۆشە بە پەلە بچینە لای میلۆدیش یەکەم ئەوزان مەقامی سێگای و بەستەیەکی زۆر خۆشە
ئەتۆم ناوێ دۆسم هەیە ئەتۆم ناوێ تازە لەم ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە داوێ تازە لەم ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە داوێ دۆسم هەیە ئەتۆم ناوێ تازە لەم ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە داوێ تازە لەم ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە داوێ بەچێکی وتم ئیشتیام لێتە وتی بەخوا خاڵم شێتە ئەمن شێت نیم ئەتۆ کاسی باغەوانی خۆ ناناسی لێم وی باغەکەت بژمێرە لیمۆی باغەکەت بژمێرە بەمامەت پیرەی بسپێرە تازە قسمەت هاتە ئێرە بێژۆنێکی درمانێرە تازە قسمەت هاتە ئێرە بۆ شوێنێکی دیمانێرە ئەتۆم ناوێ ئەتۆم ناوێ دۆسم هەیە ئەتۆم ناوێ ئەتۆم ناوێ ئەتۆم ناوێ دۆسم هەیە ئەتۆم ناوێ تازە لەم ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە داوێ تازە لەم ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە خۆش کاکە کۆڕژیان خۆشی بێت. خۆش بێ دەستان خۆش پێشکەشتان بێ بێ خۆش کاک کۆڕژیان بەڕاستی و میلۆدیە ئەوەنە خۆشە ینی لەستا زۆر ناسراوە خەڵکە بەڵێ 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 ئەو گۆرانیە ئین مامۆسا ئای عەزیمزادە بەڕاستی خۆی کە باسیەکە هاوڕێی کۆنی مامۆسا حەسەن زیرەک بووە بەڕاستی ئەو کەسانە گوناحە دیار نەبن و خەڵک نایاناسێ بەڕاستی دوای چەندها ساڵ مامۆسا عەزیمزادە ئەو گۆرانیانەی دەرکرد لە مۆبایلەکانە و لە یوتوبەکان دایاناوە بەڕاستی ئەبێ داوەتی لێ بکەن چون هونەرمەندێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی و سڵاو و ڕێز و حرمەت و خۆشەویستیمان هەیە بۆی چاویان ماچ زۆر دەست خۆش بێ بە شەرتێک ئاغای محەممەد عەزیمزادە لە ئەسڵیش خەڵکی ساین قەڵای و تورکمانیشن تورکمانە بەڵام یەک کوردی پارا و گۆرانیە لە لەگە کاک ڕەحیمانیشمان بۆ کردووە خۆشەویستمان لەگەڵە کاک عیماد لە کەرکووکەوە کاک عیمادجان سڵاو لەبێت ئەسڵاوام کاتی هەموو نەبێت ئەم کاتە باش کاک عیمادجان ڕۆحەکەم زۆر سپاس دەکەم لە کەرکووکەوە حتا شارەزانی کەمانیتکەوە ڕۆژە خۆشەویستمانەتانێ و بە خێراتێکی گەردی ئەو میانە خۆشەویستانەکەم زۆر زۆر سپاس کاک عیمادجان سپاس دەکەم هیوای تەکەوتان بەدەخوازم من بەڕاستی زۆر خۆشەویستیم بە هەیە دەستخۆشی دەکەم دووبارە من لێرە پرسیارێکم لێگەرێ بۆ ساڵی بۆ ئەم ساڵەکە چی کۆنسێرە چی شتە تازە هەیە بۆ هەتا ئێستا کۆنسێرتێکی نەکردووە لە شاری کەرکووک زۆر باشە کاکە عیمادجانەسا پرسیارەکە دوار تێدەوە کاکە کۆڕشی خۆشەویستمان عیمادیان یاخوا بە خێر بێ خۆشەویستیمان هەیە بەڕاستی ئێمە ساڵانی پێشوو لە ساڵی 2011 لە
پارکی باو گورگوڕی باڵا بزۆر باڵێ ئەگەر کۆک ئێمە حەفلەیەکمان کرد بەتاخۆ ئێستا حتا ئێستا خۆ چەندها جار ئەم کوردستانمانە کەوتە قەیرانەوە و لە دوای قەیرانی شەڕی داعش و ئەوانە ئیتر فرسەت نەبوو دەرفەت نەبوو کە بین و دووبارە ئاهەنگ و کۆنسرت بکەین لەو شارە ئینشاڵڵا لە داهاتووە ئێمە کۆنسرت و ئاهەنگەکەین لە سەرجەم شارەکانی کوردستان بە تایبەتی کەرکووکیش ئینشاڵڵا کە جنابتیش تەمەندرێژ بیت و لەشە ساغ بێ بە هیوای گەشتێکی زوو لەگەڵ خەڵکی خۆشەویستی کەرکووکە دووبارە دەستخۆشی یەکەمی وای قوربانە سواز بۆ هەردووکتان بۆ کاک عیماد و بۆ کاک کۆڕەشیش بۆ وڵامەکانی من پێم خۆشە بچینە لای میلۆدیەکی تر چونکە زۆر تێنووی گۆرانەکانی کاک کۆڕەشین لە خزمەتتان سوبحان بۆی گوڵان کە خۆشە بەڕاستی تا مەزرۆیی گۆرانی مامەسا نەمر سەباح ئەورامی ڕۆحی بە جەنەت شادی
قراس وأوتي نيشة ولا شوي قراس وأوتي نيشة ولا شوي بيسورش ما أوري ده بني جاي فوشوي بيسورش ما أوري ده بني جاي فوشوي صبح البوية قولاني مو يا نوينا وسمي صبح البوية قولاني يا مو يا نوينا سمي مقرواي رحي ومذي خزاني كورمي مقرواي رحي ومذي خوزاني كورمي خوزاني كورمي خۆشەویستانە کاکە ئەمیر کاکە بابانی خۆشەویست کاکە ڕەحیم بەسا بەکردجان بەڕێوبەری پێیج و پەیامنێر و کورە هاوکار وەڵا نازم بەڕێوەری ڕادیۆشمان لە هەولێری خۆشەویست لە شاری قەڵاو منارە لە شاری خارەمشکۆ و لە شاری خۆشەویستان و ئازیزان و شاری پێکەوەژیان هەولێری خۆشەویستی دێرین کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو ڕێز سڵاو لێ مامەجیانەوە کارتان باش سڵاو ڕێز بۆ تۆ کاک ئەحمەدجان قوربانیتەوە دەستخۆشی ئەو بەرنامە جوانت لێ دەکەم بە خێرات نێمیانە بە ڕێزانە دەکەم هەمیشە سەرکەوت و سەرفرازن انشاءالله زۆر سپاس کاک ئەحمەدجان بەرنامەکەم ڕۆ چۆنە بینی کاک ئەحمەدی خۆشەویستمان واللهی بەرنامەیەکی جوانە بەس لە کاتی خۆی تاخیر بوو لە کاتی خۆی تاخیر بوو ئەم بەرنامەیە تایبەتە لەبەرەوە من ناڵم لەواتە من سزا بیرم لای ئێوە چکە یەکەم لە بەرنامە لامانەوە دووەمیشیان کاتەکەش دوامانە ئەزای خەتای منی تیا بوو باوەڕم پێ بکە زۆرم لە عاسفێکی خۆشەویست کرد هاوڕێژی خۆشەویستم لە هەڵەبجەوە لەوە خاتریەمەوە لەوە خۆشەویستی ئەم بەرنامەیە کاکە ئەمیری ڤیۆلین لێو گەیشتێرە بۆیە تۆز تاخیر بین حەزمان کە بەبێ و کەمانچەیە و بەرنامەیە نەکەین لەشتان ساغڵی هەمیشە سەرکەوت بن انشاءالله زۆر سپاس هیچ نییە بۆ میوانەکان بۆ ڕادیۆ بۆ تەنها خۆشحاڵم زارش جێم لە دەنگی بۆ هەمیشە سەرکەوت بن انشاءالله زۆر سپاس دەکەم بە قوربانی تۆ مامەجان ڕەحی من کاتێک خۆش بە قوربان دنیای کۆمنت و دنیای گوشەی جوانەیە دوایی وعد بەیەک بەیەک وەڵامتانەینەوە ئەو گوڵانە هەموو خۆتان گوڵە و چاوی ئەمن ڕۆحی ئەمن بە زۆکو باسم کرد ئەوەنە لە خەلەلی تەکنیکی و کارەبا و ئەم شتانە ئەترسی لێرە کە بەرنامەکەین دەستمان لەسەر دڵمانە دوسێ ڕۆژە بە هەمیشەیی وەسایەکی ئینڤێکتەر و وەسایەکی کارەبا و مۆریدە لە بیناکەیە ئەترسی بەرنامەکانمان بۆی قەتعی تێنەکەوێت زوو خوازیارم هەر کە هاوڕێی خۆشەویستم کاکە کۆڕژیان پشوێک بات و وەچینەوە لای ئەو برادرە باسی کۆنسێرتی کە نازانێ هەر باشە هونەریش ماوە لە سای کۆرۆناوە کاکە نازانم لای ئێوەژە ئاسەنگانە هەیە بۆ کۆنسێرتوانە کاکە کۆنسێرتی کوردی لای ئێمە ناکرێت بەر حەفلەی زەواجە ئیتر بەبوونی ئەم کۆرۆناوە ماوەی تقریبەن ئەو ساڵە یەک جار یا دوو جار قاکانیان کردوێتەوە ئیتر دانخسووە بەمەی 3 مانگ و 4 مانگ و 6 مانگ ئەوە دایەخەن لە بەرەو کۆرۆنایتر ئەم جاریشە لە کوردستان شەوی سەری ساڵ کە چەند ئاهەنگێکمان بوو ئیتر بەبوونی و ئەمرە کە دەرچوو قەدەقەکرا و ئاهەنگەکان هەڵوەشایەوە و ئاوە قوربان هەمومان بیرمانە قسە ژەفەرمی کە داعشات باوەڕم پێ داعش بە قەدە کۆرۆنا دوژمنی هونەر ژیان نەبوو ئەمە هەموو شتێکی لێنا بەڵام نابێکە ژن بێنێ کەس بەخۆشی بژی نابێت کەس عید میلاد بکە نابێت کەس گۆرانی بڵێ کورەکەمە ئەمە چی بۆ خەتری خۆ وا بێ خەڵکەکە خۆ هەبێ تاقەتن و ئیتر هەر دڵیانە تەقێ کاک جەزای دەبە خۆیمە لەبەرەوەنەوەستاین ئێمە بۆیە تەکیب لە خۆشەویستان ناکەین هەموو ڕۆژێک لێرە هەندێک برادرای بۆ جاریوا بە لێرە ئێمە لە کاتی گەرمەی کۆرۆناکەی لە کۆمنتە بۆمان نووسن هەرکاکی وەر خەریکی و بەزمی خۆتان نیێ کاکە بەزمی ئەمە چییە ئێمە بەزمیمانێ دڵیەوە خۆشین خۆی ئێمە چیمان کردومانەیە لەو دڵتەنگە دوور ڕاستی وایە بەڕاستی وایە مادەم وایە چینە لای گۆرانش خۆش گۆرانی مامۆستا ئەحمەد شەماڵ حرەکەیکی شادی تێکەوێتەوە
گەرمیانی یا کەسانی ماشەڵڵا لێ بێجوانی گەرمیانی یا کەسانی ماشەڵڵا لێ بێجوانی وەسفی تۆیان بۆ کردوم بەجلی کوردیەوە جوانی چەندە نازک و نازدارێکی ژۆڵەی سلەیمانی ئەرێ وەی 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 ناسکۆڵە و چاو جوانوەخەی تاوێ لە لەندانیشوە وەی بە کوێری چاوی کابرای دەنا بمدەیێ ماچێ نۆش بێ با بێتە سەردەی دەکچێ بمدەرێ ماچێ نۆش بێ با بێتە سەردەی هەر لێرە تاکو بۆکان ڕای دەکێشم خەیابان هەر لێرە تاکو بۆکان ڕای دەکێشم خەیابان یان بە ماشین دەیێنم یان بە تەیارێ ئاسمان یان بە ماشین دەیێنم یان بە فڕۆکەی ئاسمان ئەرێ وەی 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 ناسکۆڵە و چاو جوان وەخەی ساتێ لە لەندانیشە وەی بە کوێری چاوی کابرای دەکچێ بمە دەرێ ماچێ نۆش بێ با بێتە سەردەی چاو ڕەش بمە دەرێ ماچێ باگیانم دەرچێ ئۆخەی كيباب حيرانة 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 كل باب كيباب حيرانة حيرانة وحيرانة لابد نم دايكي حكيمة وبابي لقمانة أرى كرنا والله درماني ستايانو سيابروانو لمن سورانا وسانا دقربي قولي ميردي بارج نميانيا خوي بديواري خلقان دا بخريانيو دقربي قولي ميردي بارج نميانيا خوي بديواري خلقانا بخريانيا بلكم ديواري خلقانا بسر خوي دا بروخيانيو برا بلك ديواري خلقان بسر خوي دا بروخيانيا بشكم بجنيكي باريكو زندي ببان وقامكي بأنقوسي لو پنجة بخني لبو من بجيب ميانيو آي 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 قرم شامي لو خوار في عيد لين قول لك أبا قرم شامي لو خوار في عيد لين قول لك أبا خوا من شيت وشيدات بصد بيرو أصحابه خوا من شيت وشيدات بصد بيرو أصحابه أري وي 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 ناس كولا وشاو جوان وخي تاوي للنداني شو بكيري شاوي كابري دنا بمدية ماشي نوش بيبا بيتسردي شاو رج بمدية باشي باقيان مدرشي أخي ما شاء الله
یا کوێستانی وەی بەجلی کوردی وە جوانی گەرمیانی یا کوێستانی ماشەڵاوی لێ بێ جوانی وەزفی تۆیان بۆ کردوم بەجلی کوردیە وە جوانی ئاگاداری باڵات بێ کاکە حەمەد لە سلەیمانی ئاگاداری باڵات بێ کاکە حەمەد لە سلەیمانی ئەرێ وەی 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 ناسکۆڵە و چاو جوان وەخەی تاوێ لە لەندانیشوە بە کوێری چاوی کەورەی دەنابم دەرێ ماچێ نۆژ بێ با بێتە سەردەی چاو ڕەش بم دەرێ ماچێ ئای باگیانم دەرچێ وەخەی خۆش خۆشەویست و هاوڕێمان کاک کۆڕژیان بۆ سابەکرد بابینێ لای تۆ بە قوربان باشەوە گریمانم ئەم کۆرۆناوەڵی خۆڵی نەزم نایبنم چ نایبنم مافیا نایبنم ڕێگر ڕێی لە شتێکرد لە پارۆ فستیوال لە پێرار و فستیوالمان نەکردوانە ئێوە گە فستیوال نەبیانیان لاپڕ مامی گەورە قسێکی جوانی فەری هەموو جارێ منە یادمەکەوێتەوە سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە ئەمدا سەفین لە بن بێ هەپەرکە و هونەر لە بن نایە هونەر و هەڵپەرگێ جووتەیەکن برالەی یەکن ئەگەر کەسێک بێ و گۆرانی بڵێ ئەتوانی بڵێ بەڵام کەسێک بێ هەڵپەڕێ بێ گۆرانی ناتوانێ هونەرمەند دەتوانێت گۆرانی بڵێ بەڵام هەڵپەرکێشی ناتوانێت بەبێ گۆرانی بێش هەڵپەڕێ ئەوە یەک دوو بەبێ مۆسیقاش لەم دوایانە بوو بە برای گۆرانی وتەنێگنا لەوە پێژن ئەوە نەبوو هەرم هەر بە چەپڵە گۆرانی بوو شاوی زەمانەکان بەبیێ مامەدەمە جەماعی نەسر بوو بەبیری مێ زەمانەگەی ماچین بۆ شایی کە بووکەکانی هێنا بۆ ماڵی زاواکە ئەو ڕۆژە ئاوێنەیەکیانە کرد بە پشتی یان ئافرەتێکۆ لە دواوە ئاوێنەی بۆ گرت و بووک و زاوا بوو جلی کوردی لە بەرابوو زاوا جلی کوردی لە بەرابوو زۆربیان مشک و جامانیان لەسەرا بوو هەروە فەقانیان لە قۆڵا بوو جاکە بووکەکان دا ئەبەزان لە سارە بوو جێبی واز بوو بەبیری مێ کە بووکەکان دا ئەبەزان ئەگەشتە بە دەرگای ماڵی زاواکە لەو ئانەی ئەچۆ ژوورەوە ئێمە ڕامان نەکرد قۆنەرەکانی نییە پارەیانە خسەر ژێر پێڵاوەکانی ژێر گۆرەوەکەی یەکسەر دەرمانێنا و ئەمان برد لەو کاتەوە ئێمە کۆڵمان ناوە خەریکی تایسش کۆرۆنا ناتوانێت وازمان لێ کاک جەزایگە بۆ سابەکردیان هەڵپەرچەی تازە دەنێنەوە چکە تۆ چەند شوازێکی هەیە بەڕاستی هەڵپەرکەی تازەمان هەیە بەڵێ هەڵپەرکەی هەیە بەڵێ ئەگەر هەر بەسەریعی بەسەریاپن بۆی زۆر کات لە بینەرانیش نەگەین هەڵپەرکێ حوسێن نوعمانەیەی ڕۆژهەڵاتە هەڵپەرکێکمانەیە قڕەپیرێژنی پێڵنەوە تایبەتە بە منتەقەی مەریوان هەڵپەرکێکمانەیە سێجاری پێڵن تایبەتە بە هەر بە مەریوان هەڵپەرکێکمانەیە خانە باوان ئەوە زۆربەی منتەقەی هەورامان گەڕیان تایبەتە بە سنە و لەیلاخ ئەوەڵ پەرکی خانە باوانە ئەو کاتە دروزە بێت کە بووکیانە گواستەوە دوای حەوڕۆژ خانە باوانیان پێودایان بردو بە ماڵی باوکی هەی باوە گۆرانەکەی ئاواهی بووجا لەگەڵا گۆرە هەپەرکێکەشی خاو بووەوە ئاوایی بووتر هەپەرکەی تازەمان زۆرە وڵاکە هەپەرکێکمان هەیە مەکر بەگی خەڵکەکە تۆزە کەلیمەکە ناڕەحەت پێگا بەکر بەگی نا مەکر بەگی مەکرەکە لە چی هاتۆ بەگەکان بە مەکر هەڵەپەڕین زۆر باش بەگەکان بە مەکر هەڵەپەڕین کاکجەزایگە وەسا بەکردیان زۆرە گەڕێمەوەش زۆرمەوە ئەبڕۆ نازم کەی گەرمە بیەوە مشکل بەڵام پەیوەندێکمان لەگەڵای کاک سۆران باش سلام علیکم سەرهەدوو چاوم کاکە سۆرانجان باش بە قوربان زۆر سپاس کاکە سۆرانجان ساڵی نوێتان لێ پیرۆز بە پێشەکی لە تۆی خۆشەویستی پیرۆز لە ژیانەکەم سڵاو ڕزمانە بۆ کاک کۆش عەزیزی سپاسەکەم سڵاو ڕێزمانەیە بۆ جەنابوو خۆشەویستی دەتوانێ گۆرانی ئامەزایەکمان بۆ بڵێ بەسەر چاوەکە دەرفەت بێ بەسەر چاو لە قوربانە بم چاوی منیش تا پێویست نێ مەمنتانەوە کاکە سۆرانجان سپاسەکەم جا گەڕین لای کاک بەکرد جاریاوە لە ماڵی خۆیان بووین ئەم کاک وەڕشەی لێ بووە بە تاقی تێنە گۆرانی تۆ دەدی خۆ لە مۆسیقاشی لێ نەبوو کەچی گەرم بوو ئەو دوو دەسماڵەوە دوای باسێکین بۆ پێیان دوو دەسماڵە و دوو فەقیانەیە عینەن پەروانەی هەلیکۆپتەر هەڵێ سۆڕێنێ بەزەم ڕەبزانی ئینشەڵا خوا بکە لەگەڵ گۆرانێکە گەرم بێت دەسماڵە ڕتمێکە بە ڕتمی بەندەری ئەکرێ بەندەری منتەقەی ماشەڵڵا زۆر بەڵێ ئەو بە بەندەری ئەکرێ حتا بە شمشاڵیش تقریبا نەکرێ بەڵام کەسی شارەزانە بێ ئاوتی پێکە شتیش کە ئاو دەرچوو بینەر کە بینێتە دوایی سەیرەکە شتەکەنە شاز دەرەچێ ئەو کەسەی کە دوو دەسماڵەیەکە بێ بزانێ مۆسیقاکە سیلەی چۆنە ڕوا لەکوێ ئەهێنێتە خوارە لەکوێ بەرزێکاتەوە لەکوێ دابەزێن لەکوێ شەڵتاویەکە دوو دەسماڵە بەو شێوەیەکرێ ئەوە شێوازی دوو دەسماڵە ئاوا هەیە
دەست و چاو خۆش بێ قوربانە بە میشەڵی بینین جای کاتمان ماوە خوابکاریێمان تێک نەچەکارە باوانە ئەچینە لای گۆرانیکتری بەیاتەوە بزانم کاکۆڕ بەڵێ کاجەزاگیان لەواچێ خەڵکەکەیش حەزیان لە دوچوارێ بێ باشە ئێستا دوچوارێک بڕۆین بەڵا زۆرمان پێخۆش وەسابەگری لەگەڵمانە تۆزی هەڵپەڕە لەگەڵ ئەو دوچوارە قوربانە بوو زۆر سپاس بەیاتێک لەسەر لا بێ قوربان کۆمنتەکانێک بێ گۆڵامینەوە ئەمە ڕاستەخۆ پێشکەشەکەم خير ناية وابني والرالة بنوي بو خير ناية قرباني او دا كيم ودك لا لاي قرباني او دا كيم ودك لا لاي ودك لا لاي ما شاء الله وسورة قليا نالم واي ومالم وسورة قليا نالم قرقو كرياش كون ريمي بزايت يا توبا حالم قرقو كرياش كون ريمي بزايت يا توبا حالم اي بني والروالا بني وش خمي خير ناي اي بني والروالا بني وش خمي خير ناي قرباني او داي كيف بودك لا قرباني او داي كيف بودك لا بودك لا ها ما شاء الله وي بنازة وي سورة دلي جلازة وي بنازة سورة دلي جلازة حكمي شاوي لي قرتم وقريوي ما كربازة حكمي شاوي لي قرتم وقريوي ما كربازة وقريوي ما كربازة أغبني والرولا بنوي بوش خمي خير ناية الرولا بنوي بوش خمي خير ناية قرباني يا ودا كيم بودك لا بودك لا بودك لا ودان بيا ودايا ويلقى دار ودرفتي ودان بيا ودايا لقى دار ودرفتي أشهد جزا جواني لا يقبى تاج ودفتي أشهد جزا جواني لا يقبى تاج ودفتي هاي بني والرولا بني وش خي خير نايا بني والرولا بني وش خي خير نايا قرباني يا وشاوي بم قرباني يا ولاي بم داري أو دايك بم ودك لا ودك لا اوه
وري داي بيدي خواي بيدليلي ري بيدليلي وشوني نبيني وخوب ذليلي وشوني نبيني وخوب ذليلي رياضني رياضن تو مرحبا في رجل بيرمى السما ارتادني فالشما ويدو دنيا بيكما ويدو دنيا بيكما ويبا خمر دايق وريا قرب ياغيب ويبا خمر دايق اريا شام نبوتو وديق كردايق اريا شام نبوتو وديق كردايق ويزن كالا يزن اريزن كالا يزن برليتو كوالو من دزليتو حليق لو من دزليتو صعاق لو من شاوليتو عينك لو من دمليتو صرخاو لو من بمروس يا جربزن ما عليك بوبك يزن هاجري اقول ام ندني راسك يبو من بيجن راسك يبو من بيجن وميلي زياني يامي كردي وميلي زياني يامي هذي لبري وما شيخ ما خي شامي هذي لبري وما شيخ ما خي شامي اخ وي 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 شيك دوا ولا خوي خوي رازان يسو وميردك ولكي بس اخي تبان سردي ما ولكي سردي ما ولكي بمخده وقوتو قطو وش كانم بمخده وقوتو قطو وش كانم او قلمي ونيني خم خني كانم او قلمي ونيني خم خني كانم اخ وي 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 اخ وي 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 اخ وي 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 شيك دوا ولا خوي خوي رازان يسو قوم يردك ولكي دز اخا وتبان سردي ما ولكي سردي ما ولكي اوصى دوام بس ما نلنا يا اخوان بخير بيت طبعا او هالوزوده ورزي كاكا بكر كابيلان دو دس مالو او نشي هيتي سنجليتي بخواga سنجل نبا اسالكاتي اول parçayak telefoni bağla gaz manma خواga دار وكاكا ميت سنجل وتر قپاته بو خويا ما شاء الله وسابكري جوان دائما لها شنو وبياوا الان بخوار سيتواك از من جوره كابين او بتاقي تنه سر چوبيكا غريت انجال parça hoje nem bela 20 kez 25 بي بخوا كهاديه ها وسابكرو ها شبابه منش ملا
نشي واوا قبل تاقي تناش مسر مسرح هلا قالوا صعب كرامه هر كاس ندزنا جو دايك ما والله وصابك جان لخوا بزيابه دست خوش بزام کچند متمارو بخو هيا او من زۆر جوام لێ کراوە مەسەن کەس نهاتووە بە تاقی دەنەوتمە سوێن بۆ خۆیان بە تەنیای کەمەوەیش ئەوە تەنیاش کردومە و هیوای سەرکەوتنە بۆ خوازم بەزار کاک سەمە دۆرەگەین سەمە دەورامی هاوڕێ هەمومانە کاک سەمە جان سڵاو ڕێز بۆ تۆ ئەم کاتتان باش ئەم کاتە باش کاکە سەمە جان هاوەحواڵتان تەندروستیتان باشن زۆر سپاس کاکە سەمەدی برام سڵاو ڕێزم بۆ هەر هەمووتان هاوڕێ خۆشەویستی منن لە کاک کۆرشەوە تا هەمووتان بە تایبەتی کاگەمیر بە ساڵبەکەی خۆت بەڕاستی دڵخۆشمانەکەی بم بەرنامە جوانانە و لەم کاتە وەزع ناخۆشەیە بەڵام تۆ هەمیشە هەوڵت داوە دڵخۆشی ئێمە بووی لە هەموو بوارەکاندا نەک تەنها لە خۆشیەکاندا لە نەخۆشیەکانیش تۆ لەگەڵ هونەرمەندەکان بووی لە سەردان و ئەم لاولاوە دایمە لە پێیج و ئەکاونتەکەتەوە متابعەیە هەموو شتێکانەکەین و بە ساڵبەکەی خۆشەویست زۆریشم خۆشەوە لێرەوە کاگەمیر زۆر سپاس کاکە سەمە جان تۆشە باواشەوە دڵسۆز بووی بۆ هونەر و بۆ کاری خۆبەخش و مرۆیی بۆ کاری هونەری چاوتان ماچەکەم با من زۆر کاتان نەگرم دووبارە تەنها دەستخۆشی و هیوای بەردەوامەتان بۆ خوازم و زۆر کە ئەو جەماعەتە بەڕێزم بینەوە هەموو هونەرمەندە جوانم بینی بەڕاستی حەزم کرد کە پەیوەندیەک بە بەرنامە کۆ بکەم بەشداریەکم بکەم زۆر سپاس کاکە سەمەدی خۆشەویست چاوتان ماچەکەم چاو ماچەکەم براکەم لێ خۆشحاڵم برێ بەرم جام نەمەوێت وەسابەکە لە شتێکی ترا بگرم لە خافات تۆزێکتر هێشتا کورد پێڵە جوزەلە بەس خۆی دووزەلێ هێشتا دووزەلەکەی دەنێنەوە کاکە ڕەحیم ئەو دەردی خالیدی کەسومی خۆمان خۆش خۆی ڕاستەکە کەمان قەوسەکە چۆرەکرێ بەزای ئەو کەمانە چۆر کە دەی حازریکە باو خۆشەویستانم کەمانەکە چۆرکەن لەگەڵ کاکە ڕەحیم جانش دووزەلەکەیمان بۆ گەرم کات ئەسا وینمەوە وەسابەکردیان دڵنیام کاکۆڕشیان تۆ چیت لەوێ بیست بوت کە ئێمە ڕادیۆکمان داناوە ناوی ڕادیۆی گەڕیانە ئایا هیچ لەبارەی ڕادیۆکەمەوە بیستەوە بە قوربان بەڵێ جاران قاوەخانەی زەرتەش بوو و ئیشەکانمە بی و متابعەمە کرد کاک جەزایگیان وەڵا کاکۆڕشیان باسییان کردی کە ڕادیۆ گەڕیانیش لێرە بەردەوامە بەڕاستی هەموو کاتێ متابە کەم دەستەکانتان خۆشی و نمونەتان زیابێ زۆر مەمنونی تەڵان ئێمە شانازیشی گەورە وە ڕادیۆکەمە کە تۆ ئێرە و پیرۆز کرد کاکە ئەمیر هەرکی سەرجانی خۆمە کە خزمەتی بکەم بە جەنابە بە تایبەتی و هاوڕێیان و ستافە جوانە وەڵا کاکۆڕژیانمە بیرمان کردەوە خوێندن بۆ بە ئۆنلاین پێڵە ئۆنلاین نازانم هەر چیشتە بوو بە ئۆنلاین وای لاتوە خواردن بۆیەتە ماڵەوە بە دیلیڤەری و نازانم چی ئێمەشمان کاکە مادەم مەمنوع نایڵن لە قاوەخانەی زەردەشت و نایڵن لە هیچ شوێنێک چالاکی و نەری بکەین وعد بێ لێرەوە بیکەین و خەڵکیش بە ئۆنلاین بمان بینێت و بە ئەو خەڵکە ئەو ئیشانە ببینێ شتەکە ئاوا هاتووەتە پێشەوە ئەبێش ئێمە بتوانین کە ئەو خەڵکە بە هەر شێوێ بێ دڵەکانیان شادکەینەوە زۆر خۆشحاڵم کاکە ڕەحیمجان کاڵیجان کاڵێکە بوو کاڵیجان دوای سێ تەحویلە بە دوایەکە دوای چێتە حەریرەوە چێ بە دەهۆڵی بۆ ئەو شتانە ئەمەش گەشتێکەکەین لەگەڵ ئەو ئامێرە کوردەواریە خۆشەویستان وڵی کورد خاوەنی ئەوە هونەرێکی جوانە ینی بەڕاستی ئەوە کاکەمیرجانش بینیم کە ماچەکە دەستی لێ بەرا چکە هەندێک جار هەنە خۆشە گەجێ لە شتی کوردەواریەگری بەڵام ڕەنگە بتوانین لەگەڵەمە ئەگە حەزت کرد پێمان خۆشە ئەگەر نەش بە جووتیش نەبوو باشە بەیەکەوە منش تارەکەم داناوە كالجيان كولي كالو ألوكم كالجيان كولي كالو ألوكم ويادي قوري عاد اسمع ألوكم ويادي قوري عاد اسمع ألوكم كلي خانة فال بداية بو فال كلي خانة
دنگی ڕایە و چیە دێ دەکوێستانە دەنگی ڕایە و چیە دێ دەکوێستانە هەرێ هۆیە کاڵێ خەڵدە کاڵ وردە وردە هەرێ هۆیە کاڵێ خەڵدە کاڵ وردە وردە بشوێ هەوە ڕەوەمیە بەو شێوە کوریەدە بەزبان هەوە ڕەوەمیە بەو شێوە کوریەدە ماشەڵڵا بژی وەستا بەکرد یان دەرێ ئەرێ هۆ لەیێلیە بۆ چواشێوەوەویە ئەرێ هۆ لەیێلیە بۆ چواشێوەوەویە دەڵێ ڕێیە حەوانەیە شەونم لێدایاویە دەڵێ ڕێیە حەوانەیە شەونم لێداواویە ئەرێ هۆ کاڵێ کاڵدە کاڵ وردە وردە ئەرێ هۆ کاڵێ کاڵدە کاڵ وردە وردە بەزبان هەوە ڕەوەمیە بەو شێوە کوریەدە بەزبان هەوە ڕەوەمیە بەو شێوە کوریەدە ئاها یان دەیای حەریرە ئاگرێ بارانە ئەگ حەریرە ئاگرێ بارانە دەی کارخانە کەیدا گوڵوەڵانە خۆ من بەبێتەوە ماڵمی وێرانە خۆ من بەبێتەوە ماڵمی وێرانە ئەگەر یەمەیلا نیا و پێمانۆ ئەگەر یەمەیلا نیا و پێمانۆ با بڕۆن وەلای فەقیێریێمانۆ با بڕۆن وەلای فەقیێریێمانۆ وای حەریرە و حەریرە و حەریرە ئاگرێ و بارانە دەی کارخانە کەیلا گوڵوڵانە وە من بەبێتەوە ماڵمی وێرانە وە من بەبێتەوە ماڵمی وێرانە خانم روح ويانمي خانمي وي خانمي خانم روح ويانمي خانم توشلا توركي هي روبر ايوانمي خانم توشلا توركي وي روبر ايوانمي وسابق راسا هاتم للاي أولايا جوانا لنجي توبايا هاتم للاي أولايا جوانا لنجي توبايا دروا خوي دلنجيني دلي برخي ساوايا سياسد ملا ماريكا من دالا ومارينايا سياسد ملا ماريكا من دالا ومارينايا خانمي وي خانمي خانم الروح ويانمي خانمي وي خانمي خانم الروح ويانمي خانم توشلا توركي وي روبر ايوانمي وي روبر ايوانمي ما شاء الله
ئەی دەمرم لە بەریە و چاوە وەک ئەسیێرەی سەحاری دەمرم لە بەریە و چاوە وەک ئەسیێرەی سەحاری ئەشهەد و شۆخ و شەنگی زۆر شۆخ و زۆر دلێبەری دەمرم لە بەریە و مەمکەد خڕە وێنەی گەوهەری بەباڵی منت بەستۆ لە خاڵت مەمکابەری خانمی وەی خانمی خانم ڕۆح و گیانمی خانم تۆ چرا تۆڕەکەی وەی ڕۆبەر ئەیوانمی وەی ڕۆبەر ئەیوانمی یاخوا بەخێر بێنەوە ڕەحیم جان ئەو دەستە خۆش بێ بابانجان دەست خۆش دەستێ وتا خۆش بێ هەڵپەرچەکە و خۆش بێ دەست خۆش بێ قاچیشی خۆش بێ تۆی لاگەبی طبعا ئەم ئەزانانی چی ویستم هێشتان پێ بڵم ئەمەش دوکتەیەکە کاتی خۆی برادێرێکمە بوو دراوسێ دوکانم بوو ڕۆژێک لەبەر خۆسێکم شتێکیان بۆ هێنا بۆ سوتا بوو جیازەکان بوو کە چی بۆ هەرمن چوومە لایوتم یعنی چی بۆ هەرمن کاکە بۆی تۆ ناسووتێری من نەسووتێ وتم کاکەی من ناسووتێ ئەنجا ماڵ پەرچی ئێمە ژوایە لە خۆشەوەی کە کۆمەڵە خۆشی هەیە کە باسی کە یەکێک لەوانە بۆ هەر ئێمە لە نەهامەتیابین سنووقی دەنگمان بجرێ و دەنگمان بجرێ و نازام ئەوە لە ئەمریکا 6 مانگە انتخابات تەواو بووە دوێنێ خەریب و دنیا کاور بێ چێکە لە دەنگەکان تەزویر کراوە چێکە لە مردووی ساڵە دەنگیاوەتە مەڵا شکر نەخوا بە زیابەوانی ڤایرۆسیان بۆ ناردین و کورهنەیان بۆ ناردین و کردبووینیان بە مشکی تاقیگەوە نیان تاقیکردنەوە لەسەر کردین با خۆشیان تۆزە تووشی کێشە بن کاکە با ئێمەش هەڵە پەڕین لە خۆشیەوە ئەوە دڵی خۆمان خۆشەکەین و مژدەیەکی تر هەیە یەک مژدە لێرەوە ڕایگەێنە ئەم بەرنامەیە بە سپۆنسەری کورد بۆکس زۆر سوپاسیانەکەم لەم لەحزەیەوە ئەتوانن بینەری بەرنامەکانمان بن لە کورد بۆکس لە گەڕیانێزی یعنی بە تیڤژی ترەیبێنن و هەروەها هاوکات لە ئایستاریش بەم نزیکانە ئەو کەسانەی کە سەتەراتی ئۆنلاینی ئایستاریان هەیە کورد بۆکسیان هەیە کورد بۆکس زۆر باشە لە کورد بۆکس و لە ئایستار ئەتوانن بەرنامەکانە لەمەلا بە تیڤش ببینن بە ئێزی ئەمەش هەمووی لە پێناوی خزمەتیەوە باوەڕتانە بێ ئەوە خەڵکی دڵسۆز حەزەکە خزمەتمان بکە ئێمە زۆر سوپاسیانەکەین لەبەرەوەی کە ئێمە مادوونە ناسانە یەک سابلێرە ئیشەکات بە درێژایی 1 ساڵ هەر هەمووی خۆ بەخش کاک فەرمان هەورامیمان لەگەڵایە بەسەر چاو کاک فەرمان هەورامی وەرەگەین سوپاسی ئەوانەکەم دیارە بە مادووبنی ئەوەزان کە ئێمە کاکە دابان و کاک بوران و کاکە بە شوکرە کاکان زۆرن خاتوبانە و جوانەخان و هەموو کاکانی لێن کاک محەممەد هەشدە کارمەندی خۆبەخش لێرە شەو ڕۆژی شەکا لە پێناوی ئاسوودەی ئێوە ئەو مۆسیقەکان هەر باز ناکەم لەشکرێکن ماشەڵایان لێبێخوا دەستیان خۆش بێت کاک فەرمان هەورامی هونەرمەند دیارە کاک فەرمانجان سڵاو لێ بێت کاک فەرمانجان سڵاو ڕێز بۆ تۆ کاکە فەرمانجان زۆر سپاس دەکەم کاک فەرمانی ئازیزمان دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامەکەتان میوەستێکەوتتان بۆ خوازم چاو ماجەکەم کاک فەرمانجیان چی تێ پێمان بڵێ ڕێنماییەک چ پێشنیارێک چ ڕەخنەیەکی خێنە سەر چاومان چاوەکەم حەدمە ڕێنماییتم کار گەزارگیان خۆتان هەموو شتێکن خەراتنی کاکەوت و ئەو برادرازیزانی کەسەکەم مەسپارەکان لە شانتا گوتەکەوت زۆر سپاس کاک فەرمامە لای خۆم یەک اعتراف بەکەم و دان بە هەڵی خۆمانانەی تا ئێستا تۆزە کەم تەرخەم و بەرابەری هونەری هەورامی بەڵام ڕۆژانە لە رادیۆ لە 24 کاتژمێرەکە ئەتوانم بڵم زیاد لە 20 تراک گۆرانی هەورامی پەخشەکەین بەڵام وەکو ئەم لایڤە ناو بەرنامەکانمان کەمترین هونەرمەندی هەورامی تا ئێستا بانگێش کراوە داوای لێبوردن لە هەموو هەورامانی خۆشەویست و هەموو ئازانەکەم لەشتان ساوە کاکۆڕشیژە لە خۆمانەیش تەقەیکی نیە قوربانم زۆر سپاس دەکەم هیوادارم کە توانێتمان دڵەکانتان شاد بکەین و تۆزێک چەند ساعتێک لە خزمەتی ئەو بینەرە خۆشەویستانە ئینشاڵڵا لێمان ڕازی بن ئێمە بەڕاستی مەبەستمانەوەیە کە هەر بۆ چەند ساعتێک بێت بتوانین خزمەتی بچوو بکەین بۆ خەڵکە بەڕاستی ئێستا خەڵک زۆر بێتاقەتە و کاکجەزایش خۆبەخشانە بەڕاستی لە خزمەتی ئەو خەڵکایە هیوادارم کە لەشتان ساقێ زۆر سپاس ئینشاڵڵا ڕاستیەکەی من ئێستا لە ئەو سەری شار بووم لە شەشی بووم دەواگەکەم لەسەر میلی ڕادیۆ گەڕیام و بەڕاستی تا گۆرانەکان تەواو بوو تەلەڤیزۆن نەگوت با تەواو بێ و کات تەلەڤیزۆنەوە کوتەشتێخەمەسەی دەستان خۆش و لەشتان ساق و هیواد دەکەوتین بۆ هەمووتان سپاس بۆ تۆی ئەزیز و خۆشەویست زۆر سپاس گیانەکەم چاوەکەمی کاگەزارگیان دەوام کاتانەگرم زۆر خۆشحاڵ بووم زۆر بەڕێزی کاکە فەرمانجان چاوەکەم کاگەزارگیان ڕێزان لە چاوەکەم خۆشەویستانم ئەگەر لە کۆنتڕۆڵ هیچ پەیوەندیەک نییە ئەچمە لای کاکۆڕش بزانم ئەم ساڵ وابزانم سەری ساڵ ئەوە وتمان لێتێک چووە بەڕاستی هەموو لەگەڵ هاوڕێنە
بەڵام وەکو کلیپ بەڵام یاکو بەرەمی هوەری چ نیە ئامادە بێ بۆ ئەم ساڵی تازە بەڵێ پێشترکە ئاماژەمان کرد کاک جەزاگیان ئەم ساڵکە هاتین بۆ کوردستان دەسەری ساڵا شەوی سەری ساڵ چەند هەنگێکمان بوو کە وەستانیان بەوەنێ و ئەمرەکە دەرچوو قەتەقە کرا ئینشاڵا بەرهەمی تازەی من بۆ ماوەیە تر ئەخینە بەردەسی ئەو خەڵکە خۆشەویستە گۆرانیەکی سەریع ئەو گۆرانی دوو چوارە هیوادارم کە بەدڵی ئەو خەڵکە بێ ئێمە کە هەتا بتوانین هەوڵە دێن کە بەرهەمی تازە و جوان پێشکەشی ئەو خەڵکە خۆشەویستە بدەین زۆر زۆر سپاسەکەم بە هیوای سەرکەوتن بە هیوای بەرهەمی نوێت ببینین من نزیکە بمەوە لە کۆتایی بەرنامە ئەمە یەکەیەکە لە وەسابەکەری خۆشەویستەوە دەست پێ بکەم وەسابە کرد ئێمە قەرزاری تۆ تۆ قەرزاری ئەمەی مایکەکەەوە خە بە بجوێنی بە بیسەران بۆ ئاعتراف بکەین با بەخۆی ئەمە دەمێکە غایبین هەمومان خۆشەویست و دۆستی یەکین هەمومان هوەر کۆی کردنەوە لەم ماڵەقم جیلانی دووە هەموو جارتومە ئەمە ماڵ و ماڵی دووەمی هوەرمەندانە ئەمە ئەگەر قسەکەم تۆزە دروست بێ هەموو جار قسە بەلاغێ بەکەم کاک جەزا دایکی هوەرمەندانە لێوەی بیاخوا سەلامەتی باوکی هوەرمەندانە خەمەگە تۆ نەبی ئێمە کۆنابینەوە چاو ماجەکەم یەک پرسیاری بچکۆلۆ لێکردم دەربارەی هەڵپەرکەی تازە نیە هەڵپەرکەی تازە هەڵپەرکەی تازە هەیە کاک جەزانیان بەڵام هەڵپەرکەی تازە یەک هەڵپەرکەی هەیە ڕاستەی پێڵەن هەڵپەرکەی ڕاستە پێی زیاوکەی پێی کەمکەی ئاوت دەرەچێ پێی زیاوکەی پێی کەمکەی ئاوت دەرەچێ ئیشەڵا با لە ئینەکەی خوا بمێنێتەوە هیوادارم ئەوانەی کە لە ئەنگری و هونەر و هەڵپەرکێوانن بزانێکن چۆن شتەکانیان بەڕێوە بن و چۆن کلیپەکانیان دەرەخەن ئەبێ دیقەی جوان بێ پێش هەموو شتێ سەوتەکە خۆی منتاج زۆر دەوری هەیە زۆر زۆر ئەبێ ئەو کەسێک کە منتاجی کلیپێکا بۆ هونەرمەندیان بۆ تیپێکی هەڵپەرکێ ئەبێ بزانێکانێ زۆر لەوە شارەزاتر بێت زۆر لە هەڵپەرکێکیەکە و لە گۆرانی بێژگە شارەزاتر بێت چکەکەم بازی حرەکە هەیە لیوانە نەشازە دوایی ئەو کەسە پێی ئەشکێت ئەبێ چکم بەستخوای گەورەش غەڵەت ناکەم و کەسێر غەڵەتی هەیە بەشی خۆی ئەبێ ئەگای لەوانە بێ ئەوە زۆر زۆر ئەساسە دەنهێنەر لە هونەرمەندەکەش و لە مۆسیقژانەکەش و لە هەڵپەرکێکیەکەش ئەبێ زۆر وارەحتر بێ ئینا ئیشەکە ناشرین دەرەچێت دەست خۆش بێ بە هیواین لە بەرهەمێکی نوێ یا لە فستیڤالەکە ئەگە خۆی کرم تاریشە تەواو بوو ئەم هەورە ڕەشت چڵکەنە ئەم هەموو خەیرانە کۆتایی هاو ئەم ساپڕ بێ لە خێر و خۆشی بەیەکەوە لە فستیڤالەکان یەکتری بینەوە زۆر زۆر سپاس دەکەم سواز بۆ کاکە بابان و کاکە ڕەحیمجان سواز بۆ مامۆ سامیری خۆشەویست کە لە هەڵەبجەوە وەکو باسەکە هەر لە چەند کیلۆمەترە ئەوەنە مەمنونم کە هاتووی کاکە کۆڕژیان زۆر زۆر سواز بۆ مامۆ سامیرجان کا کۆڕژیان دیاری بەرنامەکە دەڵێن گۆرانی شاد بێ پێیان خۆشە زۆر حەزەکەن وڵا حەزەکەم بەس ئەو گۆرانیمانە حاضر کرد و پێم خۆش مادەم ئەو گۆرانش ئەوش مادەم وایە بۆ چیە گۆرانیەکەین بە دوایەکە یەکەم بە دوایەکە و بەزم چورکە من لە مناڵیەوە خولیای دەنگی مامەسا حەسەن زیرەک بووم ڕاستەکە ئەوە زۆر خۆش بوو ئەرەوە ئێستا ئەچین بۆ ئەو مادەیە دەبێتە ئاسپەکەین ئینشاڵڵا جنابتیش هاوکارمان بووی و لە خزمەتی خۆشەویست کاوێ من هیچم نەماوە من زۆر زۆر سپاس دەکەم ئەمە دیاری بەرنامەیە بەڕێزی سپاسی بەپیانم بۆ بیسەرانی رادیۆی گەڕیان بۆ بینەرانی پیجی رادیۆی گەڕیان بۆ سپۆنسەری خۆشەویستمان کوردبۆکس سپاسیانەکەین کە لەمڕۆوە ئومێدێکمان لە دروست بوو هیوامان زیاتر ڕوون بۆ کە ئەتوانن بینەری بەرنامەکانمان بن لە کوردبۆکس لە گەڕانی زیواروها لە ئایستار بە هەمان شێوە لە ئێزی بۆکس لەمانە هەموویتوانم بمانبینین بەم جوانە ئەپەکانمووی بۆتان ئەنێرین بە لینک لە پیجەکە داێنین سواسی بێپایانم جایکتر بۆ کا کۆڕشی عزیزی گەورە و کردین سوێدەکەیمە بە تۆ ڕووناکتر بوو ئاوەدانتر بوو کاتێکی خۆشی زۆر زۆر سپاسم کاتێکی خۆش بۆ هەموو بیسەران و بینەرانی رادیۆی گەڕیان سواسی بێپایانم بۆ کاکە دابان بۆ کاک گۆڤان بۆ خاتوبانە بۆ کاک محەممەد بۆ هەموو خۆشەویستان ئەچینە لای دیارەکانی یا دوو بەرهەمە ڕەنگە چەند بەرهەمێ بێم پێمان خۆشە بە دوایەکە و کۆتایی بە بەناوم ڕۆیانین مەڵتەنەوە لەگەڵ دیارەکانە بێ
دڵی دڵی شێوێکی بکەم پەرێدەی دڵێ بۆیە ئەرێ هۆی بۆچی واشێ داڵێ وانەوەی شای شەون مێلی داڵێ نوعبواکی زاوالی هەردەڵێ نوعبواکی زاوالی یاری خۆی جای مایم لا دەڵێتم دەرێ چۆوەی ڕۆ یاری پڕێکای مایم ئەرێ هۆی لەیلێ ئەرێ هۆی لەیلێ بۆچی واشێ وانا وشي شاون ملي داوي هردلي نوب وكي زوالي داوي فلكا برادرينا لبحران مدقريتوا قميلة شمان مدقريتوا كلا عالمي خدايا دمي بتالا دجنيتوا وبجنيكا وباريكا لدو تشاوي بلكا هيلو 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 هيدلالي هيدلالو هيلو هيدلالي شجدان مؤكري روحي ميخيا رد بيا ويرو دلي بوي باي ابري روحي ميخيا رد بيا جواني دلي بوي باي ابري اري هوي بوشي واشي هردا
دلي ريحاني شون ملي دالي نو أبوكي زوالي هردلي نو أبوكي زوالي بجد وصا بكر أول يا سيدي ثاني يا شيخ كان عثماني شاع ولازم تاراني راني وتنيا يحياني داني وسريخ مباني هم رئيس ستواني هم فرمان داي قرهاني لله الله درني بمكي ودف جيراني صبري ولا شرصانو برقلا وخياباني خوا من مالي زور من يو همويكم بقرباني هرجاني خوم بدسمو ما في داي شاوكاني هي دنجيتي ودنجيتي لدنجي باوانكي دنجيتي تو دنجيتي لدنجي باوانكي لكي بوراد جوينم وكربر ممكانكي لكي بوراد جوينم وكشبر ممكانكي خۆشی ستافەکە و کاکە جەزای ساڵ یاخوا نمونەی زیاد بێ دۆسی منتانە دیە هەر ئێژن داخم چۆنێ خاڵێ لە ژێر ملەکەی هەروەسە خاڵی سۆنێ ئەتۆ بزانە شەرتی منێ لەگەڵ بەقایە چۆنە نام بۆ چەنام خوێنێتەوە دۆسم و تەقلیم کۆنە سوێندم بەو ئیمام حەیدەر بەو مەکەی محەزەمە بە ئاوی حەوزی کەوسەر بەو شێ عوسمان دوو ڕوویە جەدی خوا و پەیغەمبەر بەژن و باڵای لاولاوی بۆ خۆی جوانە ڕەشە سوەر ئەشیابی کەم تاریفی هەتا ئەکەی ڕۆژی مەحشەر دەنگیان دێ و دەنگیان دێ لە دەنگی پاوانەکەی دەنگێتێت و دەنگێتێ لەو دەنگی پاوانەکەی لاکەی بۆ ڕادەجوێنم بۆ کچە بەرمەمکانەکەی لاکەی بۆ ڕادەجوێنم بۆ کوڕە بەرمەمکانەکەی ماشاءالله أوسع وي بخوايك الرابية رابية قردني يجي قمرية قرعاني بواموركم فنجي في شيطانية يقلق رق خوارية ولو قرق سرية جوانا وصلي خاي مصر زياي هز كمينية دنجيتي ودنجيتي لدنجي باوانكي دنياتي ودنياتي لو دنجي باوانكي لكي بوراد جينم وكشبر ممكانكي لكي بوراد جينم بكرة برممكانكي
لە ڕادووی ملی گەڕیانەوە گوێبیسی خەرمانێک لە گۆرانی و مۆزیکی